خۆشەویستان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێ لە پرۆگرامی شەوانی ڕەمەزان دێمەوە خزمەتەوەی ئازیز لە پرۆگرامی ئەم شەوماندا دەمانوێت تیشک بخەینە سەر لایەنە ئاینیەکان ئایا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەبێت ڕۆژوان ئاکار و ڕەوشی چۆن بێت دەبێت چی بکات بۆی ڕۆژوێکی تەندروست بەجێ بگەێنێت ئەمانە و چەند پرسیارێکی تر لە بەرنامەی ئەم شەوماندا بە میوانداری بەختیاری مەلا ئەحمەد کە بەڕێزیان بە کاروسیان هەیە لە زانستە شەرعیەکاندا هیواخوازین بینەری پرۆگرامەکەمان بن. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سەرەتایی پرۆگرام دەمانەوێت وەسفێکی ڕۆژوگرتنمان بۆ بکەیت کە ئایا ڕۆژوان دەبێت ئاکار و ڕۆشتی چۆن بێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان بێگومان خۆی هەم ڕۆژوگرتن هەم بەتایبەت مانگی ڕەمەزانی پیرۆز قوتابخانەیەکە بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکان کە لە گۆڕانکاری خۆیانە یاخود بەراورد بەو یان زەمانگەی ڕابردوو کە هەیەە گۆڕانکاریەک لە خۆیانە ئەنجام بن بە خۆداچوونەوەیەک بکەن کە بەراورد بەو یان زەمانگەی ڕابردوو چی ئەکەن و چۆن ڕەفتارەکەن خۆی لە خۆیان ڕۆژوگرتن ئارامگرتنە کە لەسەر برسێتی لەسەر گوناه نەکردن لەسەر توێنێتی کۆمەڵێک شت لە خۆیەگرێ ئەمانە هەمووی بەڵگەن لەسەرەوەی کە ڕۆژوو قوتابخانەیەکە بۆ پەروەردەکردنی مرۆڤ لە قۆناغێکەوە بە قۆناغێکی تر لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر بەوەی کە چۆن ئەتوانێت خۆی هەڵبسەنگێنێت و چۆن ئەتوانێت کە گۆڕانکاری لە خۆیان بکات بەراورد بەو یان زەمانگەی ڕابردوو کاتێکە مرۆڤەکان لە یان زەمانگەکەی ترە بە ئارەزوی خۆیان خواردنەوە هەرچییان ویست بێ یا زۆر جار تاوانیشان بڵێن ئەنجامداوە بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کاتێکە بە ڕۆژوە خۆی هەم لەو حەڵالانەی کە لێ قەدەغە کراوە هەم لەو حرامانش کە پێشتر جارجار ئەنجامی داون لەوە زیاتر خۆی پارێزێت هۆکاریش بۆ ئەمە هۆکار زۆرن کە بڵێن بۆچی ئەم حاڵەتە هەیە ئەنی زۆر جار پرسیارەکرێت کە بۆ لە ڕەمەزانە شایەتینەکان بەسراونەتەوە بەڵام مرۆڤەکان هەندێک جار گوناهیش ئەنجامەدەن یا بۆ کەمتر گوناه ئەنجامەدەن ئەم حاڵەتانە ئەمە زیاتر پەیوەندی بەو لایەنەوە هەیە کە دوو جۆر هێزی شەڕانگێزمان هەیە هێزێکیانەوەی کە خودی شایەتینەکانە هێزێکیشان ناخی مرۆڤە کە نوێنەرایەتی شەیتانەکات ئەم حاڵەتانە وا ئەکات کە مرۆڤ بەو ئاقارەیە بەرێت کە خۆی بۆ دەربکەوێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە ئایا کاریگەری شەیتانی لەسرە یا خودی دەرونی خۆی بۆ بە شەیتانێک لە کۆمەڵگەکەیە لەمەوە بۆی دەرەکەوێت ئەگەر لە ڕەمەزانە بەردەوام بۆ لەسەر گوناهکردن ئەو گوناهانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەنجامیادات بێگومان ئەبێ ئەوەی بۆ دەربکەوێت کە خودی خۆیەتی نەفسی خۆیەتی پێ ئەکات شەیتان دەستی لە هەڵگرتووە لەوەی کە ئەو گوناهی پێ بکە خۆی بەردەوامە لەسەری بەڵام شتێکە لە غەیری ڕەمەزانە بیکە و لە ڕەمەزانە وازی لێ بهێنێت ئەوە بۆی دەرەکەوێت کە ئەوە شەیتان کاریگەری لەسەری هەبوو ئەو گوناهی پێکردو بەگشتی ڕۆژوو و مانگی ڕەمەزانی پیرۆز قوتابخانەیەکی پەروەردەکردنە کە مرۆڤی تیا پەروەردە بێت و ئامادەکاریەکە هەم پیاچوونەوەیەکە بۆ یان زەمانگەکەی ڕابردوو ئامادەکاریەکیشە بۆ یان زەمانگی داهاتوو کە چۆن ئەم گۆڕانکاریانە بەردەوامی پێیات کە ئەویش لە ڕێگەی ئیستیقامەوە کە بەردەوامی لە سەر کار و کردەوەکانی هەبێت. بەڵێ کاتە توانین بڵێن مانگی ڕەمەزانی پیرۆز لە کاتی ڕۆژوگرتندا ئێمە دەتوانین ئەم مانگە بکەینە مانگی بە خۆداچوونەوە و دڵنیابوونەوە لە خودت بێگومان جگە لەوەی کە پیاچوونەوەی ڕۆژانەش بۆ مرۆڤدان راوە ئەنی هەم ئێستا زانستی دەرونیش ئەوەی چەسپاندووە کە شەوان کە ئەچیتە ناو جێگەکەتەوە بیر لەو شتانە بکەرەوە کە لە ڕۆژە کردوتە هەنی ئەمە هەم وەک چۆنەڵی هەم حاڵەتێکی دەرونی مرۆڤ ئارامەکاتەوە هەم بە خۆداچوونەوەیەکیشە لەوەی کە چی باشت کردووە چی خراپت کردووە کردەوەکانی ڕۆژت هەمووی بهێنەرەوە بەرچاو جیاشی بکەرەوە کامەی باش بووە کامەی خراپ بووە ئەوەی کە کردوتە هەرچەند بێگومان بە ئەوانی کە ئەم جۆرە شێوازی بیرکردنەوە بە خۆداچوونەوەیان ئەنجام داوە تا ئێستا کەس نەیتوانیوە کاتێکە لە ناو جێگایە چەند قەلق بێت چەند دڵڕاوکەی لەگەڵا بێت چەند ڕابێت نەگەیشتۆتە ئەوەی کە هەموو کردەوەکانی فریا بکەوێت هی ڕۆژ هەمووی بهێنێتەوە بەرچاوی و جیاکارەکەی بۆ بکە بەس ئەوەنی کە فریا کەوتیت
بیکە ئەمە وەک ڕۆژانە بڵێن دانراوە مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە ئەم بە خۆداچوونەوەیە کە چۆن بتوانیت چاکە و خراپەکانی پێشترت لە یەکجیا بکەیتەوە و هەڵسەنگاندنی خودی خۆشت بکەیت وەگەوەی کە باسمان کرد کە بزانی خودی خود بووی بە کەسێکی شەیاطینی لە کۆمەڵگەیە یا خود هەر تەنها کاریگەری شەیتان لەسرت هەیە. دەبێت ئێمە ڕۆژوان چی بکەین بۆ ئەوەی کاریگەری شەیاطینمان لەسەر نەبێ یاخۆت با بڵێن کاریگەری خراپەکاریمان لەسەر نەبێت. بێگومان بە پابندبوونە بەو ڕێنمایانەوە کە لە قورئانی پیرۆز و فەرمودەکانە بەمان دیاری کراوە ئەوەی کە واجبی سەرشانمانە جێبەجێ بکەین ئەوەی کە سونەتەکانە وەک خێر و خێرات ئەوەی کە لە سەرمانە لە کردەوە و لە هەڵسو کەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە چی کردو کە سونەتە ئەوانە بۆمان ئەوانە جێبەجێکەین پابند بوون بە زیکر و ویردەکانەوە بەتایبەت زیکرەکانی دوای ویردەکانی دوای نوێژ زیکرەکانی بەیانیان و ئێواران سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم تەوبەکردن ئیستیغفار پەشیمان بوونەوە لەو گوناهانەی کە کردوتە و هەوڵدان بۆ ئەوەی کە خۆت لە خراپە بە دوور بگریت هەموو ئەمانە وات لێ ئەکات کە استقرارێتێکت هەبێ لەسەر ئەم ئاینە لەوەی کە دوورکەویتەوە لەو کردوانی کە کردەوەی خراپن بەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی بۆ دیاری کردویت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی ڕوون کردوینەتەوە کە هەر گوناهێک بکەیت لەگەڵ هەر گوناهێکە یەک نوقتەی ڕەش لەسەر دڵدایانرێت چکە پەڕەی دڵ سپی وەک پەڕەیەکی سپی وایە نقطەیەکی ڕەشی لەسەر دایانرێت تۆ وەرە لا پەڕەیەکی ئەیفۆڕ بێنە ئاوا نقطەی لەسەر کە وەختە گەزانی سپێتەکەی هیچ دیار نامێنێت بۆیە هەر گوناهێکە ئەنجامەیرێت نقطەیەکی ڕەش لەسەر دڵدایانرێت کە بە مروری زەمن ئەم خراپەکاریە بەردەوام بووی لەسەری نقطە هەمووی دابنرێ وای لێ کە ئەو دڵە بە تەواتی ڕەشە بێتەوە کە ڕەش بۆ چی لێت ئەو کاتە ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة یەک مۆری بێئیمانی لێ ئەیرەی تر بە هیچ شێوەیەک هیچ ناچێت قسەی بۆ بکە لە ڕەنگە قسە بۆ ئەو دار و دیوارە بکەی زیاتر ئیسفادە بکە لەو کەسە بۆیە وای لێ لەوەشە هەر مەجالی هیدایەتی تیامێنێت ڕەنگەخوای گەورە هیدایەت بخاتە دڵیەوە هیدایەتی با بەڵام زۆرترینی ئەوەیە کە مۆری خراپەکاری بە دڵی ئەندرێ و هیدایەت نایەتە ڕێگەی کە بەرەو گەڕانەوە بەرەو ئیسلام بگەڕێت. بەڵێ مامۆستا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خواردن بزۆر باز ئەکرێت چ خواردنێک لایەنی پیرۆزی ئیسلامە باز کرا بۆ نمونە خورما زۆر باسی لێواکرێکە لە ڕۆیانی ئیسلامیشەوە گرنگە و وەسف کراوە لە قورئانی پیرۆزیشدا ئایا ئەو خواردنانە کامانن کە گرنگە بەکاربهێنرێ لە ژەمەکانماندا؟ بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام خۆی ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەمم مەکارم الئەخلاق ئەفەرمێ من بۆیە نێراوم بۆ ئەوەی کە کار و کردەوە جوانەکانتان بۆ تەواو بکەم لە ژیانی مرۆڤایەتیە ڕەنگە لەو سەردەمانەی پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرێ لە ئێستاشا کە زۆر شت لەو شتانی کە سەردەمی پێش هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەردەمی جاهیلیەتی پێ ئەوترێت مەبەستم ئاینەکانی تر نییە مەبەستم ئەو فترەیە کە ئاین لەناو خەڵکانە مابوو یا گۆڕانکاری بەسەرا هاتبوو بە هەر شێوازێک بێت خەڵک نەی ئەزانی دوای چ ئاینێک پێوێت چی بکات تا پێغەمبەر صلی الله علیه و سلم هات ئەو ڕەفتارە جوانانەی زینوو کردەوە ئەو ڕەفتارە جوانانەی دروست کرد لەناو خەڵکە بەوەی کە لە هەموو شێوازەکانی ژیانە چۆن ڕۆڵ هەبێت و چۆن کاریگەری لەسەریان هەبێت یەکێک لەو بوارانەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گۆڕانکاری لەناو کۆمەڵگەیە دروست کرد بواری خواردن بوو ڕەنە خەڵک بە شێوازێک بۆ وەک ژیانی ڕۆژانە سەیری خواردن بکات بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەم شێوەیە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بە ژیان و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بچینەوە بۆمان دەرەکەوێت کە ئاکار و ڕەفتاری نان خواردنیشی بە بەرنامە ڕێژی بووە بەرنامەیەکی تایبەتی هەبووە ئەنیم لە هەموو ڕووەکانەوە بێت سەیری بکەی هەرخوای گەورە خۆی بۆی دیاری کردین ئەفەرمێت کولوا واشربوا ولا تسرفوا بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن زیادەڕەوی مەکەن لە ڕووەکانی ترەوە کولوا من طیبات ما رزقناکم ئەوەی کە خوا بە پاکی ڕزقی یاون ئەوەی کە پاکە خوا ناردوێتی بۆتان بیخۆن هەنی ڕێگری لە هیچ شتێک نەکراوە ئیلا شتێک کە پیس بێ و زیانی بۆ مرۆڤ هەبوو بێت ئەوەی کە زیانی نەبوو بێت هیچ ڕێگریەکی لێ نەکراوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی بە هەموو خواردنێک داوە هیچ خواردنێکی ڕەت نەکردوتەوە و
ئەو خواردنانش کە تایبەتن لە ڕووی ڤیتامینەوە لە ڕووی سوودەوە لە ڕووی گرنگیەوە بۆ ژیانی ڕۆژانە و جەستەی مرۆڤ پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی زیاتری پێداوە هەندێکیان لە قورئان ئاماژەی پێکراوە هەندێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و خودی خۆشی لە ژەمەکانە گرنگی پێداوە زۆر جار باز لەوە کرێت کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە هەموو شتێکی خواردووە لە فەقیریەوە بۆ قسەیەکی کوردەواریش هەیەڵێ کە برسی بووی هەرچیەک خۆتی لێ پندەکە بە باشی لەبیر نیە بەڵام بەو جۆرەیە ئەنی کە برسی بوو هەرچیەک بێ ئەی خۆیت بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو جۆرە نەبووە شت هەبووە لە سەردەمانەکە بۆ شتی زۆریش لە بەردەمیا بووە بەڵام کامەی گرنگ بۆ دەستی بۆ ئەوە بردووە کە بیخوات بەرنامەی خۆراکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بکرێتە بەرنامەیەک بۆ ئەمڕۆی مرۆڤایەتی بێگومان لە هەفتای ئەودا و دەرمانانەی کە سەرفە بێ لە وڵاتانەیە لە وڵاتانی جیهانە کەمە بێتەوە بۆ لە سایاسی واتە لە ئەو ڕێژەی کە سەرفە بێت لە هەفتای کەمە بێتەوە لە سایاسی ئەمێنێتەوە کە سەرف بێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شێوەیەکی ڕێک و پێک بە بەرنامەدا ڕێژراوی ینی ئەو بەتایبەت ئەوانەی کە زۆر گرنگ بووە بەلایەوە بۆ نمونە شیر خورما زەیتون مێوەش ئەنی گوێز کۆمەڵێک شت هەبوون کە ئەمانە چەند شیکاری لەسەر کراوە بە 100% دەرکەوتووە کە ئەمانە بە سوودترین خۆراکەکانن هەنگوین ئەنی حتا چیرۆکێک هەیە لە هەندێک لە تەفسیرەکانی قورئانە باسەکرێت کە لەوەی کە لە ڕێی وەحیەوە خوای گەورە قسەی لەگەڵ هەنگا کردبێت بە ناڕاستەوخۆ چکە وەحی ڕاستەوخۆ بۆ پێغەمبەرانە کە ئایا هەنگ چی هەڵبژێرێت لە نێوان ئەوەیە کە ئەگەر سزۆکەی بە مرۆڤەوە بات ئەو کەسە بکوژێت یان ئەگەر بەو کەسەوە بات و خۆی بمرێت بەڵام بەرهەمەکەی سوودی بۆ مرۆڤ هەبێت هەنگ ئەمەیانی هەڵبژارد کە ئەگەر بە هەر کەسێکەوە بە خۆی ئەمرێت بەڵام بەرهەمەکەی کە هەنگوینە سوودێکی لە ڕاددە بەدەر بۆ مرۆڤایەتی هەیە حتا ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ قورئانە خوای گەورە لەبارەی قورئانەوە فەرمێ قورئان شیفای بۆ ئیمانداران بەڵام هەنوین نەک بۆ ئیمانداران بۆ غیری ئیماندارانی شیفایە فیه شیفاء للناس ئەو بۆ هەموو خەڵکە ئەمیان بۆ ئیماندارانە ئەنی ئەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵی بژاردووە لە خواردن و لە خواردنەوە و لەو شێوازەی کە بە بەرنامەی خۆراکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوەبرێ کە ئێستا لێکۆڵینەوە دەیەها لێکۆڵینەوە لە سەر ئاستی وڵاتە ڕۆژهەڵاتیەکانە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەنانە وڵاتانی ڕۆژ ئاواش کە لەسەری کراوە لە زانکۆکانی هارڤارد لە زانکۆکانی ئەمریکا لە زانکۆکانی بریتانیا لە زانکۆکانی ئەوروپا لێکۆڵینەوە لەسەر ئەو شێوازە ئەگەر ڕاستە و خۆش نەبێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی بەکارهێناوە لەسەر شێوازەکەی بەوەی کە بە چه شێوازێک چۆن خواردنی خواردووە چۆن خواردنەوەی خواردووە لە چ کاتێکا خواردوێتی بە ئەندازەی چەند خواردوێتی ئەگەر ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم ژنێهێنرێ لەسەر ئەو شێوازە خواردنە لێکۆڵینەوە ئەکرێ و زۆر جار بۆ بەرنامەی ژیانی ڕۆژانەش باسی لێوە کرێ کە گرنگە بەو شێوەیە بەکار بهێنرێت بەڵێ یەکێک لە ئەو خواردنانەی کە زۆر باسی لێوە کرێ خورمایە هەنگوینە ئەم بابەتانن کە شیرینن لەگەر لە دکتۆرێک بپرسیت زۆر جار باسی ئەوە کاکە زۆر گرنگە لە بری شیرینی دەستکردی مرۆڤ ئەو شیرینیانە بخۆی کات دەستکردی خواین واتە وەکو هەنگوین و وەکو خورما ئایا ئەو جۆرە خواردنانە کە باسکراون لایەنی پیرۆزی ئیسلامە هێندە گرنگن بۆ مرۆڤ کە مرۆڤ پێویستەکە لێی دوور نەکەوێتەوە بێگومان زۆریش گرنگن بۆ نمونە ئەگەر بۆ خورما و هەنگوین هەرچەنە من پێشتریش باسمان کرد هەموو شتێکە ئیسرافی تیا بکەیت هەم حرامە هەم زیانە پێگەینێ لە ڕووی پزیشکیشەوە کە پزیشکە بەڕێزەکان ڕەنگە زیاتر ڕۆڵی ئەوان بێت کە قسەی تیا بکەن هەم لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە هەموو ئەم شتانە بۆ نمونە خورما شیرینە بەڵام ئایا کەسێک کە شەکرەی هەبێت توانێت خورما بخوا کەسێک کە شەکرەی هەبێت توانێت هەنگوین بخوات بەڵێ ئەتوانێت بەڵام چۆن لە ئاینی پیرۆزی ئیسلامە تەنانەت خورماشمان ئەندازەی بۆ بۆمان دیاری کراوە کە چۆن بیخۆین لە بەیانیانە حەودەنێک خورما بۆ هەیە بیخۆیت حەودەنێک خورما بخۆیت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لە هەموو ژەهرەکان
ئەپارێزرێ و هەروەها لە سیحری شار کەسێک حەو دەنگ خورما لە خوێنی واتە بە سکی بەتاڵ پێش نان خواردن کە ئێستا زانستیش سەلماندوێتی نزیکی نیو کاتژمێر یا چارەکێک پێش خواردنی بەیانی ئەمە حەو دەنگ خورماکە بخورێت لە ئێوارانیشە بۆ ڕۆژوشکاندن کاتی ڕۆژوشکاندن 5 دەنگ خورما بخۆیت و تا 5 خولێکیش لایەنی کەم هیچ نەخۆیت ئەگەر پەرداخێک ئاوت خوارد بیخۆ بە زیاتر نە هیچ شتێکی تر نەخۆیت زانستی سەردەمیش ئەمانەی سەلماندووە کە ئەمە زیش زیانێکی نییە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەشیان هەبێت و ئاینی پێرۆزی ئیسلامیش لەسەر ئەمە تەشجیعەکە ناڵە بڕۆیە قاپ خورما بخۆ 7 دەنگ خورمای داناوە بەیانیان 5 دەنگیش بۆ ئێواران کاتی ڕۆژوشکاندن ئەم 5 دەنگکە کای خۆیت لە ئێوارانە کاتێک کای خۆیت تا وەک باسم کرد 5 خولەک یا لایەنی کەم 5 خولەک هیچ شتێک نەخۆیت هەموو ڤیتامیناتی ئەو خورمایە لە تەوقی سەرەوە تاوەکو نووکی پێ تەوزیع بێت ئەمە ئەوەش نییە بڵێن لە ڕووی حاڵەتێکەوەیە کە بڵێن ئەمە نەتەوە پەرستیە یا شتێک کە باسی خورما کراوە بەڵکو لە بەرامبەر ئەوەیە 500 ساڵەمیش گرنگی بەوەش یاوەکە لە ناو هەر نەتەوەیەکە شتێکی زۆر گرنگتر هەیە لە ناو عەرەبە خورما هەبووە لە ناو کوردە گوێز و مێوش هەیە لە شوێنێکی ترا شتێکی تر هەیە لە هەنگوین لە شاخەکانی کوردستانە کامە چەند ساڵێکە بەشداریەکەن یەکەمین هەنگوینی جیهان لە ڕووی باشیەوە لە هەنگوینی کوردستان یەکەمە بێت ئەمە هەر یەکە و خوا جۆرە نعمەتێکی پیاوە بەو جۆرە لە ڕووی هەنگوین و خورماکەوە بەم شێوازە مامەڵەی لەگەڵ ئاکرێت هەنگوینیش بە زۆر بخۆی خراپە نابێ هەنگوینیش زۆر بخۆی لە چەند کەوچکێک ئەگەر لێت خوارد چەند کەوچکێگەویش بە کەوچکی زەڵاتە نەک کەوچکی چێش و ئێستا زانستیش کە لە کۆڵینەوەی لەسەر کردووە باشتر وایە بە تایبەت هەنگوینێک کە زۆر ئەسڵ بێت هەنگوینەکە کەوچکێکی زەڵاتەی لێ بکەیتە ناو ئاوی شلەتێنەوە پەرداخی ئاوی شلەتێن بیتوێنیتەوە بیخۆی سوودی زیاتر هەبێت هەم کاریگەری لەسەر چونکە هەنگوین قورسە بۆ مەعیدە بۆ ڕێخۆڵە بۆ ئەوشتانە بەم شێوەیە کاریگەری باشترە بێ بە مەرجێک هەنگوینەکەی لە 100% بێت ئەگەر کەسێک شەکرێکی هەبێت ئەتوانێت لێ بخوات و هیچ کێشەیەکی نابێت ئەمە ئاینی پیرۆزی ئیسلام پێشەوەی کە زانست دەمە دەربخات ئەمانی بۆ ڕوونکردوینەتەوە لەو لاشەوە زانستیش ئێستا یاریدە دەرە بەوەی کە پشتڕاستی ئەم بابەتانە بکاتەوە چۆن بکەین کە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین قەدری نیعمەت بزانین بۆ ئەوەی کاتی ئەو نیعمەتی کە لەبەردەستی ئێمە هەیە لەوانەیە هەزارها کەس هەبێت کە لەبەردەستیانە بێت ئێمە بکەین ئەو قەدرە بزانین هەم لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەم لە کاتەکانی تریشە پێویستە ئەو قەدری نیعمەتە بزانین و پێویستە دانیشی پیا بنین چونکە خوای گەورە فەرمێوە ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث هەر نیعمەتێکی خوات بەسەرا ڕژە دانی پیا بنێ کە ئەمە نیعمەتی خوایە خواردنێکت هەیە ئەمڕۆ تۆ دانیشی خۆیت لەو کاتەیە کە تۆی خۆیت بۆ نمونەگەر برنج و شلەیەکی سادەیە بیر لەوە مەکەرەوە کە یەکێکی تر برنج و شلەکە بە گۆشتەوە خوات بیر لەوە بکەرەوە کە یەکێکی تر ئەو برنج و شلەی تۆی دەست ناکەوە بیخوات بۆیە دائیمە هەم ئاینی پیرۆزی ئیسلام هەم زانستی سەردەمیش ئەوەت فێرەکات کە دایم لە خوار خۆتەوە بڕوانی نەک لە سەری خۆتەوە چکەوانی کە دایمە بەرز ئەڕوانن ڕۆژێک پیان هەڵەن و تێولوتیانەیە بە عەرزە بەزەوەی کە سەیری بە خوار خۆیەکات و سەیری بەرپێی خۆیەکات زۆرتر پارێزراوترە لەوەی کە بکەوێت ئەوەی کە سەری بەرز کردوێتەوە و لوتی بەرز کردو و بە سەیری سەروی خۆیەکات کە کەوت جاری وایە هەڵش داسێتەوە بۆیە بەردەوام هەوڵ بیرە کە نیعمەتەکانی خوای گەورە دانی پیا بنرێت و گرنگی پێ بدرێت خواردنێک کای خۆیت ئەمە لە سفەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە کاتێک کە خواردنێکە خۆیت ئەم خواردنە ئەگەر بەلاتەوە خۆش بوو وەصفی بکە بە تایبەت بۆ هاوسەران زۆر گرنگە کاتێکە پیاوێک یەتەوە ماڵەوە هاوسەرەکەی بە ماندوێتی و بە هیلاکیەوە خواردنێکی بۆ ئامادە کردووە بە دەستخۆشیێکی لێ بکات ڕاستە سونەتە بەڵام لە ڕووە کۆمەڵایەتیەکە و وەجبی سەرشانێتی کە ئەم دەستخۆشیە لەم ئافرەتە بکات دڵی پێی خۆشە بێت هەم قەدری نیعمەتی شەکە تۆی زانی بەلاتەوە ناخۆشیش بوو قەدانی پیامانێ بڵێ ناخۆشە مەی خۆ بەس مەڵێ ناخۆشە
مەڵێ حەزم لێ نییە مەڵێ ئەوە کەی خواردنە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر شتێکی بۆ هاتبێتە بەردەم حەزی لێ بوو بێ لێی خواردووە حەزیشی لێ نەبوو بێ یاوێتی بە یەکێکی تر یا ناردێتی بۆ ماڵە دراوسەکانی حتا ڕۆژێک لە سەحابەکانە فەرمێ خواردنیان جارجارە خواردنیان نەهێنا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ خواردنێکیان بۆ هێنا سیری تیا بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیخوارد ئەفەرمێ ناردی بۆ ماڵی ئێمە وتم ئەی پێغەمبەری خوا بۆ خۆت دێت نەخواردووە فەرمی سیری تایە لەبەر بۆنەکەی دواترە چێتە مزگەوت بۆنەکەی بەسەر خەڵکە ئەڕۆ حتا لەوەشە وردەکاری ئەوەی کردووە کە بە بۆنی سیر و پیاز و ئەو جۆرەشتانە خەڵکی تر ئیزعاج نەکات ناردوێتی بۆ ماڵە سەحابەیەکی تر ئەو سەحابیەش ئەو نە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵا بە فەرموویەتی مادام ئەو نەیخواردووە منیش نایخۆم ناردوێتی بۆ ماڵ سەحابەیەکی تر اینجا خوراوە هیچ قسێکیشی لەسەر ئەوە نەکردووە بڵێ من نایخۆم و ئەمە سیری تیا و ئەمە کەی خواردنەوە بەو جۆرە شێوەیە بەڵام پەیوەندی بەوەوە هەبووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دواتر چۆتەوە مزگەوت بۆی بۆنی سیرەکە نەچێ بەسەر خەڵکە کە بەداخەوە خەڵکێک هەیە لەم ڕۆژەیە زۆر گوێ بەوە نایەت چەند ڕوویتری ئەم شتانەش هەیە و شتێکی تر بۆمان دەرەکەوێت لەمەوە کە قەدری نیعمەت بزانین بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەخوای گەورە کە ئەم ڕۆژووی بۆ داناوین تۆ سیر کە لە بەیانیەوە هەتاوکو ئێوارە ناخواردنە خۆیت نەئاوە خۆیت لە کاتی ڕۆژوشکاندنە ئەو قمە ئاوەی خۆی چەند تامێکی خۆشە خۆ تۆ ساڵ 12 مان خەریکی ئەو خواردنەوەیت بۆ تامی بەخەر ئەو کاتە خۆش نییە کە ئێوارەکەی بەوتونیەتی ئەی خۆیت کەواتە هەموو شتێک لە کاتێکە کە پێویستە پێی بوو تامی خۆشترە لە لات بە هەمان شێوە ئەمەش جۆرە تاقیکردنەوەیکی ترە هەم لە نیعمەتە هەم لە مانگی ڕەمەزانە کە هەست بەو نیعمەتاکەی بە گرنگی و نیعمەتاکەی کاتێککە تۆ بۆ فترەیەک لێت بڕا و دیسانەوە پێیەکەیتەوە بەڵێ مامۆستا لە قسەکان تا باسی سیرت کرد سیرێکێکە لەو خواردنانی کە زۆر گرنگە لە ڕووی تەندروستی و زۆر بازەکرێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەندێکەیە لە پاشێەوە سیر دەخوات بەڵام کاتە بەیانی هەڵەسێت دەچێتە دەرەوە بۆ نمونە دەڕواتە ناو پازیان شوێنێکی گشتی ئەم بۆنی سیرە لە ناو دەمی ئەو کەسەیە با بڵێن چواردەوری زۆر بێزارەکات ئایا ئەمە نابێتە هۆی گوناح کە تۆ کەسێکی کە بە ڕۆژۆ ئەو بۆنە ئەچێ بەسەر یا بێتاقەتە بێت ڕەنگە بێزاری دەرببڕێت بڵێ بە ڕۆژوو بێت یا بە ڕۆژوش نەبێت حتا ئەوەی کە باسمان کردەوەی پێ سەلەم حتا حاجی کاک ئەحمەدی شێخکە لە چەند زانایەکەوە نەقلی کردو لە مەکتوباتەکەی ئەباسیەکە ئەفەرمێ ئەوەی کە سیر و پیاز بخوات و بۆنی لێ هات حرامە بچێتە ناو مزگەوتیشەوە ئەنی بۆ نوێژی جەماعەتەکەش نابێ بچێتە مزگەوتەوە بۆنی سیر و پیازەکە نەچێ بەسەر کەسانی دەوروبەریە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە نەبووە کە بڵێ سیر هەر نەخوات خواردوێتی بەس شێوازی خواردنەکەی چۆن بووە لەو سەردەمەیە خۆشکردنی سیر و ئەم جۆرەشتانە نەبووە کە خواردوێتی ئەوەی کە لە زانستی شایسە دەرکەوتووە چەندەنە کە خورمایەک بە دوایە بخۆیت بۆنەکەی ئەگەر قەتعیشی نەکا کەمیەکاتەوە بەو ڕادەیە کە دەوروبەرت بێزار نەکەیت حاڵەتی ترمان هەیە خۆ سیر لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە کە چەند سوودی هەیە و چەند بە سوودە بۆ مرۆڤ پیازیش بە هەمان شێوە یعنی شتێکی ڕەنە لە خورما و لە هەنگوینەکە بگەڕێتەوە کاریگەری سیر ئەنی لە دوای هەنگوین و خورما و زەیتون سیریەت بەڵام چۆن مامەڵەی لەگەڵا بکەیت لەم ڕۆیە تەکنیکی زۆر هاتوۆتە پێشەوە بەوەی کە خۆشەکرێ بە زەعتەر بە گێزەر بە چەند شێوازێک سیر خۆشەکرێت من ڕەنگە زۆربەی شەو ئەوەی کە بڵێن بوونی هەبێ سیر لەو کاتەیە لە ماڵمانە سیری خۆشکراوە بە زەعتەر بە پوونە کە خۆشکراوە ئەی خۆم بەڵام هەر لەو شەوەشا کە خواردم هەر لەو کاتێکە ئەی خۆم تامی سیرەکە نایەت تامی سیرەکە نایەت تاوەکو بێزارم کە سوودەکەشی لێ وەرەگریت بۆ نیشی نایەت کە دەوروبەرەکەشی بێزار بکات بۆیە سوودی لێ وەربگرە بە شێوەیەک کە دەوروبەرەکەت بێزار نەکەیت هەم سوودی لێ وەرەگریت هەم لە ڕۆکانی تریشەوە زۆر زۆر سپاس مامۆستا بۆ هاتنت بۆ بەرنامەی ئێمە زۆر خۆشحاڵ بووین دواپەیام و ئامۆژگاری تۆ بۆ ڕۆژوانی ئێمە چییە؟ گرنگترین شت ئەوەیە کە مرۆڤ
وەک گوتمان ئیسراف نەکات و هیچ شتێکیش ڕەت نەکاتەوە، هەرچیەک هاتە بەردەمی وەک نیعمەتێکی خوا سەیری بکات و لێی بخوات، ئەوەی کە حەزی لێ نەکرد کە ڕەتی کردەوە ڕەخنەی لێ نەگرێت. و پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەوەی کە لە ژیانی خۆیان هەبووە لە ڕووی خۆراکیەوە زیاخۆری نەکردووە، وەکوە بۆشی دیاریکردووی نەفەرمێ مەعیدەتان بکەن بە سێ بەشەوە، بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکیشی بۆ هەوا کە بتوانی هەناسەدان. ئەمانە هەمووی گرنگن کە مرۆڤ پابەند بێ پێوەی و هەوڵ بات کە بە شێوەیەک تەوزیعاتی خواردن بکات لە ژیانیا، هیچ شتێک لە خۆی قەدەغە نەکا. وەک ئەمڕۆ بینین خەڵکانێک یەکێڵە گۆشتی سوور ناخۆم، یەکێڵە من گۆشت ناخۆم لەبەرەوەی کە ئەمە ژیانی پەلەوەر و گیان لەبەرەکانمان نەخاتە مەترسیەوە. ئەمانە هیچی بوونی نییە لە ئیسلامە، بەڵکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەموو شتەکان لە میوەی خواردووە، لە زەڵاتەی خواردووە، لە سەوزەواتی خواردووە، لە گۆشتی سووری خواردووە، لە گۆشتی سپی خواردووە، لە هەموو خواردنەکانی خواردووە. بەڵام گرنگتر ئەوەیە چۆن ئەم خواردنانە ڕێک بخەی کە ئەویش ئێستا زۆر بەڕوونی ڕوون کراوەتەوە کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ژیانی خۆی دابەش کردووە و خۆراکیشی لە ژیانی خۆیان دابەش کردووە، چۆن خۆراک و خواردن و خواردنەوە بەکاربهێنرێت و کاری پێ بکرێت. دەستەکانی خۆش بێ، زۆر زۆر سپاس بۆ مامۆستا بەختیاری مەلا ئەحمەد کە بەشدار بێم شەو لەم بەرنامەیەدا. هیواخوازین کە هەموو ماڵێکی کوردستان لە خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزان بێبەش نەبێ و هەمووان سفرەیان ڕازاوە بێ. تا پرۆگرامێکی تر و شەوێکی تر دێنەوەلاتان شاد و بەختەوەر بن.